هەمیشە وتومانە شان و میبەرێکە بۆ گەیاندنی ڕەخنەکانی ناو کۆمەڵگا ئەمەش هەر لە کۆنەوە و لە سەردەمی وێنانەکانەوە هەتاوەکو ئێستاش چەندین گۆڕانکاری بەسەرا هاتبێت هەرگەیاندنی ئەو پەیامە بووە و هەرگەیاندنی شار لە ڕێگەی تەختی شانە و لە ڕێگەی ئەکتەر و کارکتەرەکانە و لە ڕێگەی ئەو دەقەشانویانەوە کە چەندین نووسەر و چەندین کەسانی بەناوبانگ نووسیویانە. ئێمە وەکو هەرێمی کوردستان بێبەش نین لە شانۆ هەمیشە هەوڵمانەوە لە ڕێگەی شانەوە ڕەخنەکانمان لە ڕێگەی شانەوە هەموو ئەو کارە جوانانە بخەینە ڕوو تاوەکو بە شێوەیە لە شێوەکان کۆمەڵگا بە ئاڕاستێکی باشترا بەرین. بەڵام لە هەمان کاتیشا لەگەڵ ئەم گەیاندنایە کۆمەڵێک کێشە و گرفت و کەم و کوڕی هەیە. ئەمڕۆیەکە لەو گرفتانەی کە باسیەکەین هەمیشە پرسیاری ئەواکرێ ئایا شانۆکاری کورد هەر لەسەر ئەوە بەردەوام بووین کە لە ناوەندە ئەکادمیەکانەوە لەسەر دەقەچیانیەکان کارمان کردووە ئەی هەوڵمان نەیەوە ئێمە لە ڕێگەی دەقێکی کوردیەوە شانۆ بگەینین بە کۆمەڵگا و بە ناوچەکانی تر و ئەم دەقەش جارێکی وەرجێڕێ بۆ سەر زمانێکی تر و لە هەمان کاتیشا ئەو گروپانەی کە ئێستا هەن تا چەند کار لەسەر ئەم بابەتاکەین. ئێمە ئەمڕۆ گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری دوو شانۆکار کەوانیش خات و شیلان عەبدوڵڵا وەکو شانۆکار و کاک زەریا سامی وەکو شانۆکار کە هەردووشان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوان. زۆر بەخێر بێن بەیانیتان باش. سڵاتان لەبێت بەیانیتان باش. بەخێر بێن سەرچاوە. من پێم خۆشە سەرەتا لەوە دەست پێ بکەین بچینە لای خات و شیلان کە ئەزمونێکی هونەری جوانت هەیە هەم لە شانەوە و هەم لە دراماشە. ئەو کارانەی کە کردوتە هەتا ئێستا چەند گرنگە ئێمە جارێکی تر بوونی دەقی کوردی هەبێ لە ناو کارەکانمانە ئایا بەبێ پێویست هەیە یاخودمە؟ لە ئێستاە تقریبەن باشترە دەقا کوردیەکان زیاتر کاری لەسەرەکەن بە تایبەتی ئێمە ناوەندی شانۆی تاف زیاتر کار لەسەر ئەو دەقا کوردیانە ئەەکەین پێویستە بەڕاستی لە ئێستاە هەبێت ئەوەی دەقەبیانیەکان کراوە دەقە کوردیەکان نەکراوە بەداخەوە نووسەری کوردمان کەمترە بەڕاستی ئێمەش بۆیە پەنا ئەبین بۆ دەقەبیانیەکان کە تەرجەمەیەکەن و جارێکی تر ئاماداکرێتەوە و ئێمەش کاری لەسەرەکەین بەڵام هیوادارم لە مەودووە نووسەرەکانمان زیاتر ئیحتیمام بە نووسین بن و شانۆکارانیش دەقە کوردیەکان بکەنە شانۆ. کاک زەریا بەخێر بێ سڵاو لەبێم. کاک زەریا خاتوشیلان ئاماژەشی بۆ کرد و پرسیارەکەی سەرکۆی هاوکاریشم مەبەستی ئەوە بووکە بۆچی دەقی کوردی نییە یعنی ئەو هەموو شانۆکارە باشەمان هەیە ڕەنگە کە بێتە سەر ئەوەشی بڵێن دەقەکانی بیانی دەقی زۆر جوانن ئێمەش ڕەنگە مێژوویەکی زۆر جوانمان هەبێ ڕەنگە چیرۆکی زۆر جوان هەبێ بۆ ئەوەی کە بتوانرێت دەقی کوردی لێ دروست بکرێ هۆکارەکەی بە دیاریکراوی بۆچی ئەگەڕێتەوە کە هەتا ئێستا دەقی کوردیمان کەمە. سەرەتا سڵاوتان لێبێ باش بە هیوای ڕۆژێکی فێنک بۆ مولایەک نەگەرم نە ساڵێ فێنەکەکە ئیتەوە سەتە شتێکی زۆر باشە. ڕاستیەکەی یعنی زۆر کات شانۆکار کاتێک کە بیر لە دەقێگە کاتەوە زۆر کات بیر لە گەورەی و قەبەیی دەقەکە کاتۆ پێی وایە ئەگەر دەقێکە با بڵێن هی وڵاتێکی وەکو فەڕەنسا بێ وەکو ئینگلتەرا بێ یاخودی سوید بێ یا هەر وڵاتێکی گەورە بێ کە لە بواری هونەرە لەسەر ئاستی جیهان سەدایەکی باشی هەبووە پێی وایە کارەکەی کاریگەریەکی زۆری هەبێ بەڵام ئەگەر دەقەکە بێ دەقێکی کوردی بێ یان دەقی گەنجێکی ئەم شاری خۆمان بێ پێی وایە ئەو دەقە کاریگەری خۆی نابێ لە ناوەندی هونەری شانۆی کوردیە کامە پێمە تێڕوانینێکی تەواو هەڵەیە. زۆر کات ئێمە لە نەخوێندەواری خۆمان پێمان وایە دەق نییە ڕەنگە ئەو قسەی ڕاست بێت کە بڵین دەقەکانمە لە ئاستی بۆ منەگە بەراورد کرد لە نێوان دەقەکانی چیخۆ بێ یاخود شکسپیر بێ ڕەنگە نووسەرەکانمان لە ئاستی ئەوانە نەبێ بەڵام ئەگەر بخوێنینەوە ئەگەر ورد بینەوە لە ئێستا یعنی کۆمەڵی خەڵک هەیە دەقی زۆر باشە نووسێ بۆ نمونە کۆمەڵی گەنج هەیە ئێستا دەقە نووسێ بەڵام ڕەنگە دەقەکانیان بە پێی پێویست لایەنی پەیوەندیدار نەتوانێت ئەو دەقەیان کە نووسیویانە لە دووتوێی کتێبێکە چاپ بکرێت و بڵاو بکرێتەوە بۆی منی شانۆکار بزانم ئەو نووسەرانێک کە ئێستا ئەنووسن دەقەکانیان چۆنە ئایا هەیەە یاخود نییە ئەگەر هەیە لە چه ئاستێکە واتە ڕەنگە دەق هەبێ بەڵام شانۆکارەکان زۆر ئاگادار نین یاخود با بڵین ئەوانەی کە دەقەکانە نووسن خۆیان زۆر بڵاوی ناکەنەوە تاوەکو ئێوەش ڕەنگە بەدڵنیاییەوە هەیە بەڵام ڕەنگە لە ئاست تموحی منانە بێ
لە ئاستمۆحی شانۆکارێکی ترانە بێت چونکە ئێستا مەسەڵ خودی خۆم ئەو دەقانێک کە بە دوایە گەڕم ڕەنگە کەمتر نووسەری کورد یان نووسەری ئەم ناوچەیە بەو ژاندرە با بڵێن دەقەکان بنووسن بەو شێوازە بنووسن بۆ تەکنیکە بنووسن کە من بە دوایە ئەگەڕێم و حەزی لێکم بەڵام دەیان نووسەرمان هەیە با بڵێن دەقی زۆر باش ئەنووسن و چەندین شانۆکارمان هەیە یعنی ئەگەر سەیری نمایشەکان بکەی سەیرەکەی زۆربەی کات دەرهێنەرەکان هەم خۆیانیش با بڵێن دەقەکانیان نووسیوە بۆ نمونە ئێستا دێری حامید چەندین دەقی خۆی هەیە هەم خۆی نووسیوێتی هەم خۆی با بڵێن کاری وەرجە با بڵێن دەرهێنانی بۆ کردووە بۆ کاکاروخمانەیە لە هەولێر بە هەمان شێوە زۆربەی ئەو کارە شانۆیانەی کە با بڵێن کاری دەرهێنانی کردووە خۆی نووسەری بووە بۆ نمونە ڕاویار نەوزاد وەربگرین لە هەڵەبجە بە هەمان شێوە هەم خۆی با بڵێن دەقەکانە نووسی هەم خۆی کاری دەرهێنانی بۆکە کاکاروانی عەبدوڵڵا سۆفی وەربگرین کە بەداخەوە ئێستا دوور کەوتۆتەوە لە شانۆ کە هەم خۆی با بڵێن دەقەکانی ئەنووسی هەم خۆی کاری دەرهێنانیەکە ئەگەر سەیری دەقەکانیشی بکەی هەموو ئەو ناوانێک کەوتم کە چەندین ناوی تر هەیە و چەندین کەمالیشمان بابیر نەچێویش دەقی نووسیە لەگەڵ مامۆستانە هەرو خۆشیان دەرهێنانی بەدڵنیاییەوە یعنی خەڵکانێکی زۆرمان هەیە کە هەردوو بوارەکەی تایە و خەڵکانێکی زۆرمان هەیە ئێستا دەق ئەنووسن بەڵام بۆ منە خۆیان کاری دەرهێنانی تیاناکەن و ئەگەر بگەڕین دەقی باش هەیە وەکو ڕێژە دەقی زۆر باش هەیە بەڵام ئێمە وەکو وتم زۆر کات ئێمە ئەو قسایەمان وەرگرتووە کە هەر ئەڵێ نییە باشە ئەگەر پرسیارە بکەیت تۆ چەند دەقی شانۆی خوێندوتەوە ئەی ئەو دەیان دەقی کە مامۆستا ئەحمەد سالار نووسیوەتی ئەوە دەق نییە ئەو دەیان دەقی کە مامۆستا گەزیزە نووسیوەتی ئەو دەیان دەقی کە دکتۆر دڵشاد مستەفا نووسیوەتی ئەو هەموو دەقی کە کاک دڵشاد حسەین نووسیوەتی ئەمانە دەقی شانۆ نین ئەو دەقانی کە لە ئێستا کاک دانا ڕۆف ئەیان نووسێ ئەمانە دەقی شانۆی نین کە چەندین نووسەری تر هەیە ئەگە دابنیشین بەس ناوەکان بژمێرین کەسانێکی زۆر هەیە لە بواری نووسینی دەقی شانۆیە هەیە بۆ منە ئێستا گەنجێکی زۆر باشێ بۆ ناکە خۆم پیرکەم بەڵام 1-2 ساڵ لەوە گەورەترم کاکبەر هەم ئەنوەر هەیە کە نووسەرێکی زۆر باشە بەڕاستی یعنی بە تەکنیکێکی زۆر تازە بە زمانێکی زۆر جوان ئێستا دەقەکان ئەنووسێ کە خۆم بەڕاستی ئاواتمە ڕۆژە لە ڕۆژان یەکێ لە دەقەکانیەوە بخەمە سەر شانۆ یعنی بەڵام ئێمە سەر ئەو قسەیە زۆر کات ئێمە قسانێکی وەریەگرین و بەس ئەوە دووباراکەینەوە وەکوتیکی نییە زەریا باباسی یەکێک لەو کەسایەتیانەشکەین بۆ نمونە کاک مەریوان هەڵەبجەی یعنی کەسێکە لە وەرگێڕان و لە دەقی شانۆیشا ئەوێ ئاڵوگۆڕێکی کەلتوریش بکە لە نێوان وڵاتی ئێران و لە نێوان هەرێمی کوردستانە کە بەردەوامیش ئیشەکانی بینی زۆر شانۆکاران کاریان لەسەر کردووە بەڵام ئەم پرسیارم ئاڕاستی خاتوشیدانەکەم زۆر جار نووسراوەکان زۆر وەکوی کاکە زەری ئاماژەی پێ بەڵام کە تۆ چیت بۆ دەستپێکی کارێکی شانۆیی زۆر جار لەگەڵ ئەو نووسراوەنی چکە خۆتی تیا نبینیتەوە خۆتی تیا بەرجەستە ناکەیت کە تا تایە کارکەیت ئێتە کارەکە کلاسیکە واقعیە کارەکە پەیوەستە بۆی کە تۆ لەسەر چ ستایلێک و لەسەر چ ڕێباسێ کارەکەی تۆکو خاتونەیە کە چەند ئەزبوونێک تێ لە شانۆیە هیچ کاتێک لەگەڵ ئەو دەقانەی کا کوردیە هیچ هەبووە کە خۆت نەگونجەی لەگەڵ یا دووکاری لەگەڵ نەکەی نەخێر هیچ کات ئەوە ڕووی نەیاوە تۆ کاتێکە دەرهێنەرەکە دەقەکە هەڵەبژێرێت و دوجار ئامادەیە کاتەوە ئەیا بە تۆ کاری تیا بکەی وەکو ئاکتین بەڕاستی طبعاً تۆ ئەو بەشەی خۆت کە مەسەلەن کارکتەرێکە بۆ دیارەکە قەت نەبووە بۆ نمونە بە تایبەتی لە ئێستا هەنێ ئەکتەرمان هەیە بۆ نمونە دەورێکی کەمی هەیە قبوڵی ناکات یا مەسەلەن سەرەکی نەبێت نایەوێت بەڵام من وەکو خودی خۆم تا ئێستا شتیوە نەبووە و مەسەلەن ڕەدی کەمەوە ئەگەر تۆ چیرۆکەکە ئەوە بێت خۆمی تیا ببینمەوە بتوانم مەسەلەن ئەوەی کە مخریجەکە داوای ئەکا خۆم ئیزافەی خەمە سەر وەک نواندن ئیشی تیا بکەم بە دڵنیاییەوە بۆ ڕەت یەکەمەوە بە پێچەوانەوە من حەزەکەم دائیمەن لە دەقەکانی خۆمانە زیاتر کار بکەم ئەو نووسەرانەی کە خۆمان هەمانە کە کاکە زەریا ئێستا ئاماژەی پێەیە بۆ وەکو دەقە بیانیەکان نەبێ مەسەلەن منیش وەرگێڕێک نەبێ وەری گێڕێتە سەر زمانێکی بیانی و لە وڵاتە ئەوروپیەکانە نمایش نەکرێ بە شانازیەوە حەزەکەم بەڕاستی باش خاتوشیلان هەستەکەی ئەگەر دەقەکە دەقێکی کوردی بێت تەواو لەلایەنێکێک لەو مامۆستایانی کە ئێستا ئاماژەی پێکرد کاک زەریا نووسرا بێ زیاتر شانۆکار
زۆرتر بچێتە ناو بابەتەکەەوە یاخود ئەمە بۆ شانۆکار هیچ فەرقێکی نییە ئەگەر دقەکە دقێکی بیانی بە یاخود دقێکی کوردی بێ حەزەکەم باسێکی ئەومان بە دڵنیاییەوە تۆ کاتێکە دقێکی کوردی خۆمان ئەبێت واقعی تەمسیل ئەەکەی بەڕاستی ئەمە احتیمالە ئاسانتر بێ بۆ ئێمە لە ڕووی نواندنەوە کە دقێکی بیانی ئەهێنی کارکتەرە ئەیهێنیت کارکتەرێکە دووبارە تۆ زیندووەکەی تۆ لە خۆتا نواندنی بۆکەی بەس کە واقعی خۆمان بێت چیرۆکێک بێ مەسەلەن باز لە ئێستا بکات بەڕاستی تۆ دەوری کچێک ئەبینی بۆ نمونە چیرۆکێکی هەیە لە پشت ئەو چیرۆکە لەوانەیە دەیاها کەس هەبێت لە ئێستا ئەو چیرۆکە واقعە هەبێ و منی شانۆکارەشمە سەر تەختەی شانۆ ئەو چیرۆکەی ئەو ئەگەرن بەڵام ئەگەر دقێکی بیانی بێ بۆ نمونە تۆ کارکتەرێکە دروستی ئەەکەی بەڵام ئەگەر واقع بێت زیاترە کاری لەسەر باسێکی ئەو بکەین ئاوێتە بوون لەگەڵ دقە جیهانیەکانە تای زۆر جار بۆ نمونە ئەو نووسەرە گەورانەی وەکو شکسپیرە وەکو چیخۆفە وەکو ئارتۆیە کاکە زێری هەمووی بەرکەوتنمان هەبوو با خۆشم لەگەڵتان نابم تۆ بە کوردی بکەیت بۆ نمونە یەکێ لەو دقانە هاملێتە یەنیت ئەمە چۆن ئەیکەی بە دقێک کە بینەرێکی کورد دانیشت لێو تێ بکات ئەمە تا چەند کارێکی گرنگە بۆ لە نێوان دقا بکرێت و زۆر جاریش لە ئیشەکانە ئەم دقانە دەستکاریەکرێت بۆ ئەوەی کە بە شێوازی لە شێوازەکان لەو ستایلەی بۆ کورد بێت ئەمە تا چەند گرنگە قسەیەک هەیە کە ئەوترێت هەر نووسەرێک ئەو دقیقە نووسیوەتی بۆ میلەتەکەی خۆی نووسیوەتی بۆ ئەو شارە تەنانەت بۆ کەلتورەکەی خۆی بەدڵنیایە بۆ من خۆم کارم لە چەند دقێکی داریۆفۆ کردووە تەنانەت ئەوەندە ور دەبێتەوە نەوەک تەنها بۆ ئیتالیا هەندێک جار بۆ شارێکی نووسیوە یعنی بۆ منە هەندێک جار باسی میلانەکە هەندێک جار باسی تۆرینۆەکە کە ئەمە ور دەبێتەوە نەوەک بۆ لەسەر ئاستی ئیتالیا بۆ خودی ئەو شارەی نووسیوە بەڵام لە هەندێک بابەت کە تیشکی خستۆتە سەر هەندێک چەمک کە ئەو چەمکە ئەگەری زۆرە کە کێشەی هەموو بەشەریەت بێ لە هەموو وڵاتێکە ئەگەری هەیە باز لە بۆ نەخیانەت کێشەیەکی ئینسانیە پەیوەندی بە وڵاتێک و بە کللتورێکەوە نییە بۆ نمونە کێشەی گەندەڵیمانەیە ئەو کێشەیە پەیوەندی با وڵات و ناوچەیەکی دیاریکراوەوە نییە بەڵکو کێشەیەکی تەواو جیهانیە بۆ نمونە مخۆم لە هەندێک لەو دقانێک کە کارم کردووە بە هۆی ئەوەی کە دقێکی تەواو جیهانیە گرفتەکان گرفتی مرۆڤە لە هەر ژینگەیەکە ئەژیت بۆیە یعنی چەند شتێکی زۆر بچووکم تایە گۆڕیوە لە جاتی باسی پاریس بکە من پاریسم کردووە بە سلێمانی پاریسم کردووە بە هەولێر بۆی تەواو ئینسانی ئێمە ئەو بینەرەکەیە سەیری نمایشەکەمانەکە بۆی تەواو بزانێت کە ئەمە باز دە خودی ئەوەکە خەیاڵ و بیری بۆ هیچ وڵاتێکی تر نەڕوات بەڵام هەندێک دەق هەیە پێویستی ڕەنگە بە دەستکاریکردنێکی زۆر هەیە بە نسبەت منەوە بە بیر و بۆچوونی منەوە من زۆر بە گرنگی ئەزانم لە ئێستایە بۆ ئێستای شانۆی کوردی دقەکانمان دقی خۆماڵی بێ و یاخود ئەو دقە جیهانیانەش کە ئیهێنن وای لێ بکرێت کە بە تەواوی هەست بە خۆمان بکەین هەست بە ئازارەکانی خۆمان بکەین هەست بە کێشەکانی خۆمان بکەین کە پەنجە بخاتە سەر برینەکانی خۆمان وەکو تاچی کورد بەڵام لە داهاتووە ئەگەر قسە لەسەر 20 ساڵی تر بکرێت ئەگە هەر ژانرێکی تری شانۆ بێت باز لە هەر وڵاتێکی تر بکرێت بە هەر شێوازێک و ستایلێکی تری شانۆ بێ شانۆ بکەیت ئەوە باوەڕما هیچ کێشەیەکی نەبێت لە ئێستا بینەری ئێمە دوورین لە هەندێک شێواز تۆراوی لە هەندێک شێواز و لە هەندێک ڕوودا و لە هەندێک ستایلی ئیشکردن بۆیە لە ئێستا ئەگە بمانێت بینەر جارێکی تر بە گەرم و گوڕی بێنینەوە ناو هۆڵەکانە پێویستە بازدا ئێش و ئازارەکانی خۆیان بکەیت ئەمەش بەو مانایە ناکە هەندێک کات باز لەوا کرێت کە بینەر داوای ئیشی تەهزیلەکە داوای ئیشی کۆمیدی ئەکا ئێمە دابەزینە بە تاوی دابەزینە ئاستی تێڕوانینی بینەر بۆ مانایە بەڵام ناشکرێت بۆ مانایە بێت کە ئێمە کۆمەڵێک دەقی بیانی بێنین و ڕێک وەکو خۆی بەو سەردەمە نووسراوە بەو زمانی کە نووسراوە وەکو خۆی پێشکەشی بکەین ئەو ئاوێتە بوونەی کە پێویستە ئەو ئامادەکردنەوەی ئامادەکردنەوەیکی ئازادانە بکەین کە هەستکە کوردێگەم دەقی نووسیوە کە زۆر دەق وەکو لە سەرەتا ژاماژەم پێکرد
نووسەرەکە ئەوەندە جیهانی نووسیوێتی یعنی بۆ منە من کارم لە دەقێکی داریۆفۆ کرد کە لە ساڵی 1970 نووسیوێتی لێکی لە دیالۆگەکانی ئەڵێ ڕۆژانە بە بەرچاوی ئێمەوە بە تەنکەر نەوت ئاودی و ئەکرێ بۆ کەس قسە ناکە هەتاوەکو ئێساش کە من لە 2011 کاری دەرهێنانم بۆ کرد هەتاوەکو ئێساش خەڵک پێی وایە من ئەم دێڕم ئیزافە کردو بۆ ناو شانۆیەکە بەڵام ئەوەندە جیهانی نووسێتی ئەوەندە کێشەکە لە وڵاتی ئێمەیە زیندوو بۆ ساڵێکە ئێمە ئیشمان تێکرد ئەمە ئیزافەی من بووە باڵکو داریۆفۆن 1970 لە ناو ئیتالیا ئەو دەقەی نووسیوە بۆیە ئێمە لە ئێستا دەستبەرین بۆ ئەو جۆرە دەقانە کە دەقی زیندون دەقی جیهانین باز دە کێشەی مرۆڤ بکات کەمترین هیلاکبوونی دەرهێنەر و ستافیەوەی کە بیانەوەی بە کوردی بکەن باشە کاک زەریا ئاماژەتان بۆ کرد لە وتەکانتانەوتان دەقی زۆر باشیش هەیە کە مامۆستای باشیشمان هەن خۆمان کە دەقەکان ئەنووسن وەک ئێستا کە ئاماژەت پێکرد وتی زیاتر دەست بخرێتە سەر ئەو کێشانەی کە کۆمەڵگە هەیەی ئەو برینانەی کە کۆمەڵگە هەیەی بۆی کە هاوشەوەی ئەوەی کە خاتوشیلان ئاماژەی پێکردی ئەگەر دەقێک کوردی بە من زیاتر ئەچمەنێ و دەقەکەەوە ڕەنگە چەندین کەس هەبێ ئەو ڕۆڵی کە من ئەیگەڕم ئەو مشکلەی هەبێ و حەز بکە کەسێک ڕۆڵی بگەڕێ و پێی بگە ئەمە چەندە گرنگە کە بە هەمان شێوە ئەو دەقانەشی کە ئەنووسێت وەکو ئێستا ئاماژەت پێکرد کۆمەڵە دەقنووسی باشمانێ چەند بیریان لەوە کردوەوە کە لەگەڵ ئەو دۆخەی کە کوردستانی پاتەیە پەڕە یاخود ئەو برینانەی کە لە کۆمەڵگەکەمانە هەیە بە هەمان شێوە دەقەکانیان ئاماژەیە بۆ ئەوە یعنی دەقەکانیان لەو چوارچەوەیە یاخود لە چوارچەوەیەکی دیکە هەڵبەتە کەوێتەوە سەر خودی نووسەرەکان هەریەکەی بە ستایلێک و بە شێوازێکی شەکە بۆ نمونە مەسەلەن چەندین نووسەرمان هەیە بۆ کۆمەڵێک ڕووداوی زۆر دڵتەزێن کە بە سەرگەلی کووردا هاتو بۆ نمونە کارەساتی ئەنفالمان هەیە بۆ نمونە چیمیابارانی هەڵەبجەمان هەیە کە چەندین هەوڵی زۆر باش هەبووە کە گزارشتیان لەو دۆخانە کردووە بۆ نمونە کۆڕەوەکەمان هەیە کۆمەڵێک حاڵەت هەیە شەڕی ناوخۆمان هەیە ئەم دیاردانە کە بەسەر کووردا هاتووە کۆمەڵێک حاڵەت هەیە کە پەیوەندی بە تەنها و تەنها میلەتی کورد دەوێت چوکتریشی بکەینەوە کوردی باشوور هەیە هاتوون گزارشتیان لەم دەقانە کردووە بابلێن گزارشتیان لەم دیاردانە کردووە گزارشتیان لەو حاڵەتانە کردووە هێناویانە کردویانە بە کەرستەیەک بۆی کە لە نێو نمایشەکانی خۆیانە ڕنگ باتەوە بابلێن ئیشیان لەسەر کردو کۆمەڵێک نمایشمان بینیوە باسی لە سەرکردەکانی کورد کردو باسی لە قارەمانی کورد کردووە باسییان لە پێشمەرگە کردووە باسی لە جافیدای سەرکردەکان کردووە ئەمانە کراوە بەڵام ڕەنگە بەپی تمۆحی ئێمەیان نەبوو بێ ڕەنگە بەپی پێویست نەبوو بێ ڕەنگە بۆ نمونە نووسەرێک هات بێت بابەتی بۆ منە ئەنفالی خستبێتە نێو دەقێکی شانۆیی و بەڵام بە زمانێک ئیشی تیاکرد بێ ڕەنگە لەگەڵ منە نەگونجیان من حەز نەکەم بۆ زمانە ئەو دەقە بخرێتە سەرشان و بۆیە ئاشنانە بێ بە تۆ بەبینەر و بۆ منە بەو بینەرانێک کە یەن بۆ نمایشە شانۆییەکان بەڵام هەیە هەبووە بەڵام ئێمە هەمیشە داوای زیاترمان هەیە وەکو چۆن بینەر هەمیشە داوای نمایشی زیاترەکە نمایشی باشترەکە ئێمەش وەکو دەرهێنەران وەکو ئەکتەران هەمیشە داوای زۆر زیاترمان لە نووسەرەکانمان هەیە داوای زیاترەکەین داواکەین کە هەمیشە قەڵەمەکانیان جگە لە شانۆ هیچ شتێکی تر نەنووس زۆر باشە خاتوشیلان با بێنە سەرەوەی کە ڕۆڵی خانمان لە ناو شانۆیە بە تایبەتی شانۆی کوردیە ئێستا لە چه ئاستێکە ئێستا لە ئاستێکی زۆر باشایە طبیعی خۆمان خۆتان ئیشەکان ئەبینن کە خانمان چەند چوونەتە پێشەوە بەڕاستی کاتێک کە من کارم کردووە بە تایبەت لە درامایە ئەتوانم بڵم بە پەنجەی دەست خانمەکان ئەبژێران لە هەم دراما هەم شانۆ بەڵام ئێستا خۆشبەختانە بەڕاستی گەنجانی باشمان هەیە پێگەیشتووە هاتوونەتە پێشەوە کاری باش ئەکەن هەم دراما هەم شانۆ ئەمە جێی دڵخۆشکەرەیە بۆ ئێمە بەڕاستی و بە تایبەتی بۆ منی خانم پێم خۆشە چەنەها خانمی وەکو من پێ بگات و بێتە پێشەوە و کار لە شانۆ و دراما و فیلما دەستان خۆش کاتەکەمان بەرەو کۆتایی ڕۆ بەڵام بە پرسیاری ئەوە بکەین لە کاکە زەریاوەکو دوایین پرسیار ناوەندی شانۆی تاف کە ئێستا لە هەوڵێکی زۆران بووی کە دووەمین فستیڤاڵی کۆکراوی دەقی کوردی بەڕێ بکەن پێم خۆشە تو ئاماژێک بووە بیت و ئەم دەقانە تایبەتە بە ناو سلێمانی یاخو ناوچەکانی تریشی تایە
ئێمە لە سەرەتای دامەزراندنمان وەکو ناوەندی شانۆی تا بیرۆکەی خۆمان لەسەر هەردوو بواری هەم تیۆری هەم کردداری بنیاد ناوە و کە هەردوو لایەنەکەش زۆر بە گرنگیەوە سەیریەکەین یەکێک لەوانە ئێمە هەمیشە کە ڕەخنەمانەیە یان گلەی و گازندەمانەیە لەسەر نەبوونی دەق یان کەمی دەقی شانۆی کوردی و چەندین کەسێک کە ئەوێت دەق بنووسێ و دەق بنێرێت و بەڵام دەرگایەک نییە دەرەچەیەک نییە بۆی دەقەکانی خۆی لێ بڵاو کاتەوە ئاشنای بکە بە شانۆکاران. ئێمە لە 2019 یەکەم خولی فستیڤاڵی دەقی شانۆی کوردیمان ڕاگەیان کە بەسپاسەوە نزیکەی 80 دەقی شانۆیمان بۆ هات لە هەر چوار پارچەی کوردستانەوە ئازادانە دەقەکانیان بنێرن و چەندین کوردی تاراوگەشە بوو تەنانەت بۆ کوردانی تاراوگەش ئەتوان دەقەکانی خۆیان بنێرن. بەڵام بەداخەوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە نەمانتوانی ساڵی 2020 و 2021 با بڵێن خولی دووەم و سێم ڕابگەێنین. ئێستا خولی دووەممان ڕاگەیاندووە کە داواکارین لە نووسەران لە شانۆکاران هەر کەسێکیان کە ئەیانەوێ لە بواری نووسینە با بڵێن دەقەکانی خۆیان با بڵێن بنێرن بۆمان ئێمە لە پەیجەکانی خۆمان لە ناوەندی شانۆی تاب ئیمێڵمان داناوە ئەتوانن تاوەکو 25 ئەم مانگە مانگی دوو دەقەکانیان بنێرن کە لەلایەن لیژنەیەکی تەواو پسپۆڕەوە دەقەکان هەڵەسەگەێنرێت و یەکەم و دووەم و سێمی براوەی فیستیڤاڵەکەش لە دووی کتێبێکە با بڵێن دەقەکانیان بڵاو ئەکرێتەوە کە ئەمە ئەگەر لەلایەنی مادیەوە نەتوانین خزمەتێکی باش بە نووسەران بکەین ئەوە ئەو دەقە بڵاو ئەکرێتەوە هەر خۆی وەکو کتێب ئەیبینێت و ئەکوێتە بەرچاوی دەرهێنەرانێکی زۆرەوە کە ئەگەری زۆر هەیە کە ئەو دەقانە دوو ڕۆژی تر با بڵێن نووسەرەکان بتوانێت دەقەکانی خۆی لەسەر شانۆ ببینێتەوە. دەستەکانتان خۆش بێ خۆشحاڵ بن کە ئەمڕۆ لەگەڵمان ئەمڕۆ زۆر جدی بوو عاشیلە مەجالیشینە دەستان خۆش بێ زۆر کە لەگەڵمان لەگەڵ کاک تێرین حامید و کاک محەممەد مستەفا لێرەوە ڕێزمان بۆ دووچانەیە لەگە کاک زەریە خاتوشیلان کۆمەڵێکن ینی هەمیشە ئەکتیڤ بوون هەمیشە هەڵتان ناوە کە کاری باش و باشترین بکەن و هیواشمان ئەوەیە کامیشە پشگیریتان هەبێ بۆی کە کاری باشتر بکەن بارە سپاس بۆ ئامادە دوو شانۆکاری ئازیز و دوو کەسی زۆر زۆر دڵخۆش زۆر زۆر بەخێر بێن.